وادا بنێکە لە کەنار زەریادا وەستاوی و سەیری شەپۆلەکانی زەریاکەیت کە چۆن شەپۆلەکانی بەرەو کەنار دێن تا چاو بڕەکات ڕەنگی شینی زەریا دەبینی کە کۆتایی نایەت. با ئێستا پێکەوە قەبارە و گەورەی زەریا بزانێم. ئێستاش دووبارە پرسیار لە خۆت بکەرەوە، زەریا چەندێک گەورە و فراوانە؟ پێش هەموو شتێک ئەبێ لەوە تێبگەین کە لە ڕاستیە تەنها یەک زەریابوونی هەیە، بەڵام لە 5 لقی سەرەکی پێک دێت کە ئەوانیش زەریای هێمن، ئەتڵەسی، هیندی، جەمسەری باکوور و باشووری زەوین. لە کاتێکە بە هەر یەکێک لەو 5 ناوانی سەرەوە دەوترێت زەریا، بەڵام لە ڕاستیدا هەر یەکێکیان بەشێکی گرنگی پێگاتی ئاوی سەر ڕووی زەویە، پێی دەوترێت زەریای فراوان کە زۆربەی ڕووی زەویدا پۆشیوە. زەریا بە شێوەیەکی گشتی نزیکەی لە 171 ڕووی هەسارەکەمانیدا پۆشیوە کە دەکاتە 360 ملیۆن مەتر سێجا، واتە زۆر زیاتر لە قەبارەی ڕووبەری وڵاتی ئەمریکا. لە ڕاستیدا ئەمە ڕووبەرێکی بەرفراوانە. کاتێک لە بۆشای ئاسمانەوە سەیری زەریا دەکەین دەبینین کە زەریا هەسارەکەمانیدا پۆشیوە. با بەردەوام بین لە باسکردنی بۆشایی. زەریا 1.3 بلیۆن مەتر چوارگۆشە ئاوی لە خۆ گرتووە. بە شێوەیەکی تر دەتوانین بڵێین ئەم بڕە ئاوە زۆرە بەسە بۆ ئەوەی تەواوی ئەمریکا لە ئاوی سوێر نقم بێت و بگرە 132 کیلۆمەتر بەرز دەبێتەوە لە ئاستی بەرزی ڕووبەری ئەمریکا. بە جۆرێک بەرزیەکە دەگاتە سەر و بەرزترین پەڵە هەور و بەرز دەبێتەوە بۆ سەر و بەرگەهەوایی زەمین. بەو قەبارە زۆر و گەورەیە زەریا لە 97 ئاوی سەر ڕووی زەوی پێک دەهێنێت. لەسەر و هەموو ئەمانەوە زەریا زیاتر لە 99 بەرگەهەوای ژیانی داپۆشیوە، واتە ئەو شوێنانەی کە ژیانی لەسرە بۆ زیندەوەران. ئینجامە لەلایەک با باسی ئەوە بکەین کە لەو جیهانی کە ئەمڕۆ دادەژین بە کۆی هەموو زیندەوەران و کیشۆرەکان هەموو ئەوانە پێکەوە تەنها لە 100% بەرگەهەوایی ژیان پێک دەهێنن. لە 100%. ئەو لە 92 تر کە ئەمێنێتەوە زەریایە، کەواتە بەڕاستی زەریا زەبەلاح و گەورە و بێهاوتایە کە گرنگە بۆ ژیان. هەروەها زەریا زۆرترین سیفاتە زەوین ناسیەکانی هەسارەکەمان لەخۆ دەگرێت. با بە خێرایی باسێک لە 4 سیفاتە هەرە گرنگ و دیارەکان بکەین. زەریا گەورەترین زنجیرە چیاکانی جیهان لەخۆ دەگرێت. درێژی زنجیرە چیاکانی ناوەڕاستی زەریا نزیکەی 65,000 کیلۆمەتر دەبێت و ئەم درێژیە دەهێندەی درێژی زنجیرە چیای ئەندێزە کە درێژترین زنجیرە چیای سەر ڕووی زەویە. هەروەها لە ژێر دەربەندی دانیمارک گەورەترین تافگەی جیهان بەدی دەکرێت. ئەم تافگە زەبەلاحە بە نزیکەی 116 هێندە زیاتر لە هەر چرکەیەکدا ئاو لە لێوارەکانی دەڕژێت بە بەراورد بە تافگەی ئینگا لە کۆنگۆ کە گەورەترین تافگەیە لە ڕووی قەبارەی ئاوە لەسەر ڕووی زەوی. لە ڕاستیدا گەورەترین چیا بەدی دەکرێت لە ژێر زەریادا لە کاتێکە چیای ماوناکیە لە دوورگەی هاوای ئەمریکا 42,000 کیلۆمەتر بەرزترە لە ئاستی ڕووی دەریا و تەنیشتەکانی بەرشەپۆلەکانی زەریا دەکەون بە قوڵای 58,000 مەتر. لوتکەکەی بە بەفردا پۆشراوە و دامێنی چیاکەش بە قوڕولیتە. ئەم چیایە کە سەر بە دوورگەکانی هاوایە لە ئەمریکا بەرزی تەواوی بە نزیکەی 10,000 مەتر دەبێت کە ئەمەژوا دەکات لوتکەی ئەڤرێست بە 1 کیلۆمەتر نەزمتر دەرکەوێت. اینجا دوای ئەڤرێست با بینە سەر قوڵترین دۆڵ لە زەریادا کاویش دۆڵی چاڵەنجەر دیپە لە زەریای هێمنە کە 11 کیلۆمەتر لە ژێر ڕووی زەریاوەیە و 6 هێندەی دۆڵی گەورە قوڵە کە بە قوڵترین دۆڵ لەسەر وشکانی ئەژمار دەکرێت. ئەم قوڵیەش بەسە بەوەی تەواوی چیای ئەڤرێست نقم بێت لە ئاو و بگرە 1.2 کیلۆمەتریشی لێ زیاد دەبێت. بە مانایەکی تر دەتوانین بڵین کە قوڵی دۆڵی چاڵەنجەر دیپ بە نزیکەیی بەقەدەر ئەو بەرزیە دەبێت کام ڕووفڕۆکەکان لە ئاسمان گەشت دەکەن. کەوایە هەرچۆنێ باسی بکەین بەڕاستی زەریا کەپیتاڵ B کەپیتاڵ I کەپیتاڵ Gە واتە گەورەیە. زەریا پێناسەی هەسارەکەمانەکات بە جۆرێک کە شوێنی ژیانە بۆ زۆربەی دیاردە زەوی ناسیەکان و زۆربەی زیندەوەرانیش کە لەسەر هەساری زەوی دەژین. لە ڕووی کردداریەوە فراوانیەکەی دیار نییە و نەزانراوە، بەڵام زەریا ئەوەیش گەورە و ناوازە و سەرسوڕهێنەر نییە کە ئێمە مرۆڤ نەتوانین دەستمان پێ بگات. لە ڕاستیدا بە نزیکەی لە 150 دانیشتوانی زەوی لە دووری 100 کیلۆمەتر لە کەنارەکانەوە دەژین و ئەو بەشەی تری دانیشتوان کە دەمێنێتەوە لە نزیک زۆنگا و ڕووبار و دەریاچەکان دەژین کە لە کۆتایشدا ئاوەکە دەگەڕێتەوە بۆ ناو زەریا. بە شێوەیەکی گشتی هەر تاکێک لە ئێمە توانای ئەوە هەیە کە کاریگەری لەسەر تەندروستی گشتی و سروشتی زەریادا هەبێت. بەڵگەی کاریگەری مرۆڤ لەسەر شێواندنی زەریا ڕوون و بەرچاوە لە هەموو بەشەکانی زەریا بەبێ ڕەچاوکردنی قوڵی و دووری. زەریا پێناسەی هەسارەکەمان دەکات، بەڵام لە ڕاستیەوە ئێمەین پارێزەر و ناسێنەری زەریا.